خۆشەویستان تەوەریسێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر بیرەوەری شەهیدکردنی پێشەوای موسڵمانان و کچەزای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی حوسێنی کوڕی عەلی کوڕی ئەبوو تاالب ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و باوکو و دایکی بەڕێزی بێ. لە بیرەوەری شەهیدکردنی پێشەوا حوسێنی کوڕی عەلی هەزاران سڵاوە نێرین بۆ گیانی پاکی شەهیدانی ئیسلام لە سەرانسەری جیهاندا و تەوەریسێمی بەرنامەکەشمان بۆ هەمان بەبەست تەرخان کردووە کە ئەو پندووان و ئامۆژگاریانە چین کە لە ڕوبەڕووبوونەوەی ستەم و نادادپەروەریدا کە ئیمامی حوسێن گرتیە بەرامبەر بە دەسەڵاتی بەنی ئومەیە. میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئارامی خەبات بانخوازی ئیسلامیمان کردو. مامۆستا گیانی ئەخوا بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت لە بیرەوەری 1380 ساڵی شەهیدبوونی پێشەوە حوسێنی کوڕی عەلی. ئەم بیرەوەریە چیمان پێ دەڵێ چی جەنابتان چی لەو بارەیەوە دەڵێن؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين. سرتا پێشەوەی کە بچمە سەر ئەو بیرەوەریە حەزم کرد دەواازەیەک بۆ قسەکانم دامەزرێنم کە حەزەکەم بینەران و هەموو ئەوانی کە ئێستا گوێبیستمانە بن ئەو بدەن بە گویانە کە بەڕاستی ئێمە وەکو ئەهلی ئیسلام وەکو شوێنکەوتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە زۆر شانازی ئەەکەین، زۆر فەخرەکەین بە ئەو بەرنامە و یاسا و دەستورەی کە خوای پەروەردگار پێی داوین. یعنی ئێمە شانازی ئەەکەین بە بەرنامەی ئیسلامەوە. ئەمە بۆیە مەبەستمە چونکە بەڕاستی نەحەزانی ئیسلام لەوە چێ بقۆزنەوە لە شەهیدبوونی ئیمامی حوسێن و هەندێک مەشاکل کە لە نێوانی مسلمانانە ڕووی داوە بیانی بکەن بە دەواازەیەک لە مسلمانانی پێدەن. بەڵام ئێمە زۆر بە فەخرەوە و زۆر بە شانازیەوە ئەڵێن خاوەنی گەورەترین پەیامین و گەورەترین نیعمەتی خوا پێی داوین. ئێمە زۆر فەخرەکەین بەم ئیسلامەمانە چونکە خوای پەروەردگار بەڕاستی نیعمەتێکی داوینێتێ بە هیچ میلەتێکی نەداوە کە خوای گەورە خۆی ئەفەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. بەڕاستی ئیسلام ئێمە پێمان وایە گەورەترین نیعمەتە خوای پەروەردگار کە تا ئێستا دای بەزانێتە سەر زەوی بۆ مسلمانان و کەس خاوەنی ئەم نیعمەتە گەورە نییە و ئێمە شانازی ئەەکەین بە عەقیدەکەمانەوە و شانازی ئەەکەین بە مێژووەکەمانەوە و شانازی ئەەکەین بە پەیامەکەمانەوە و شانازی ئەەکەین بە پێغەمبەرەکەشمانەوە. چونکە کە بینە سەر هەر بوارەی لەم بوارانە لە بواری عەقیدەیە کە تەماشاکەی ئێمە خاوەنی بیر و باوەڕێکین کە مانای بە هەموو ژیان داوە. ئێمە خاوەنی بیر و باوەڕێکی کە پێناسەی بوونی ئێمەی کردووە پێناسەی بوونی بوونەوەرەکەمانی کردووە. سوبحان الله ئەگەر ئێمە خاوەنی ئەم خوایان نەبین یاوەکو خاوەنی ئەم بیر و باوەڕانی بین خوای پێناسانین ئەدانی تووشی چ سەرگەردانیەکە بێت بڕۆ بە درێژدایی تاریخ و مێژوو تەماشا کە ئینسان کە خوای لە ون بووە چی کردووە بە خوای خۆی بزانە بە دوای چی کەوتووە. حد بە درێژایی لە زمانی پێش پێغەمبەری خۆمانە تەماشاکە خەڵک خورمای پەرستووە بتی پەرستووە دار هەتاوەکو ئەم سەدەی بیستووەکەی ئێستەی خۆمان تەماشاکە خەڵک لە سەرگەردانیە گاژی مشکە پەرستێ حیوانێکە پەرستێ مەیمونێکە پەرستێ. بزانە لە تەمەن ئەمە بواری عەقیدەیە کە منەڵم شانازی پێوەکەین ئەمە بوارێکی زۆر فراوانە کە ئێمە واتای بە ئێمە بەخشیوە. سوبحان الله وای لە ئێمە کردووە کە ئێمە خاوەنی خوایەکین. ئەدانم پێناسی خۆم ئێستا چییە؟ پێناسی ئەم بوونەوەرە چییە؟ پێناسی ئەم کەون و کایناتی من تیاژیم چییە؟ ئەمە بوارە عەقیدەیەکەمان. لە بواری پەیامەکەمان کە قورئانە 1400 ئەوەندە ساڵە خوای پەروەردگار ئەم پەیامەیەکی بۆ ئێمە ناردووە. هەچی دۆست و هەچی دوژمنانێتی بە هەموو جیهەتەکانەوە دژایەتیەکەن تا ئێستا نەیانتوانیوە بەسیترین ڕەخنە لەم قورئانە بدۆزنەوە. من قسەم لەسەرەوە نییە دوو لە ڕووی جەنابتان و دوو لە ڕووی بینەرانی بەڕێز هەندێک تووتکە و هەندێک چەقەڵ و ئەمانە قسە و قسەڵۆک لەم لالا بەرامبەر بە قورئانەکەن من ئەڵێم ڕەخنەی واقعیانە. یعنی ئەو ڕەخنە نییە هەندێک کەس لە کەناڵەکانی فەیسبووک و ئەمانەوە قسەکەن دەبارەی ئیسلام و قورئان بە تایبەتی لە قورئان نازانێ بخوێنێتەوە لە ڕەخنەی لێگرم. وەڵا ڕەخنەم لە قورئان گرتووە دێتە سەر سورەتی قل هو الله ئەخوێنێ ببوورە ئەڵێ قل هو الله واحد يعني قل هو الله أحد بسيطرين مناڵی ئەم کۆمەلگایە لەبەرێتی ئەو ناوێکی بەخۆی و ناوە دکتۆر فڵان کەس و کەچی ئەڵێ قل هو الله واحد. ئەمە ڕەخنەگرتنە لە قورئان. بە هەر حاڵ ئێمە شانازی بە قورئانەکەمان ببوورە با بچینە بواری مێژووەکەوە. ئایا مێژووی مسلمانان مێژووی ئیسلامە یان بۆونە جیاوازی نێوان ئەم دوانە چیە؟ بۆچی وەکو ئیبن تەیمیە دەفەرمێ کۆمەڵێ وێستگە هەن لە مێژووی مسلماناندا هێندە ناشرین و قێزەونن پیا و شەرمەکا بۆمنە بڵێ ئەمە خۆزگە لە مێژووی ئیسلامیان نەبووە. ئەگەر ئەم تێگەشتمان بۆ ڕاست بکەیتەوە ئایا مێژووی مسلمان کە من مێژوویەکە خوڵقێنم پەیوەندی بە ئیسلامەوە هەیە و خودی ئیسلامە یا ئیسلام بێبەریە لە کردەوەی مرۆڤەکان؟
جا عرضم کردی ئێمە کە وەکو ئیشارەم پێدا ئێمە لە هەموو بوارەکانی ژیانە کە شانازی لە ئیسلامەکەمانەوەکەین وەکو ئیسلام بەعام بۆ خۆی وەکو پێغەمبەرەکەمان وەکو قورئان وەزائیدەن وەکو ئەخلاقیاتی ئیسلامی وەزائیدەن وەکو ئەو بارەتێک ئیمڕۆویستم عەرزم کردی ئەم پێشەکێ دامەزرێنم بۆی کە بچینە ئەم بوارەی ترمانەوە کە بواری مێژووی ئیسلامەتیە. ئێمە لە مێژووی ئیسلامەتیە کاگڕیاز خاوەنی دەیان یاوەکو سەدان یان هەزارەهان پەڕەی ڕۆشنین بێگومان پەڕەی ڕۆشنین پڕەی گەشین وەکو عەرزیشم کردی ئێمە شەرم ناکەین لە مێژۆکەمانە ئێمە مێژۆکەمان خۆمان بەدەستی خۆمان نووسیمانەتەوە و عولەمانی ئەم ئیسلامە نووسیانەتەوە نەشمانویستوە هیچی بشارینەوە لە دنیای ئیسلامەتیا کە 1400 ئەوەندە ساڵە هاتووە بزانە چەند ڕۆژی گەشیتیایە چەند حکومڕانی ئیسلامی تایە چەند عەدالەتی ئیسلامی تایە چەند ڕۆژی گەشت لە تاریخی ئیسلامەتیا وەکو ڕۆژی ڕوونا ئەگەشێتەوە. ئێمە نامانەیە هەندێک تەبیعەت نەخۆش کە تەبیعەتی وەکو تەبیعەتی مێژ وایە دایم بە دوای شتی پیس و نوقتەی ڕەشە ئاگەڕێ ئەم شتانە لە بەرچاوی خەڵک زاغەکاتەوە کە دێنە سەر پیاوێکی وەکو معاویە کە معاویە بەڕاستی یەکێکە لە خەلیفە حەرە بەڕێز و ڕێزدارەکانی ئەم دینە بۆ معلوماتان ئەم پیاوە پێش ئەوەی ببێ بە خەلیفە 20 دانە ساڵ لە شام حکومڕانی کردووە یەک کەس نەبووە لە تاریخە باز بکرێ بڵێ لە حکومڕانی معاوی کوڕی ئەبوو سوفیانە لە شامە معارضەیەکی هەبوو بێ بەرامبەر معاوی کوڕی ئەبوو سوفیان 20 دانە ساڵی لە دوای خلافەتی یەک کەس معارضەی لە خلافەتی معاوی کوڕی ئەبوو سوفیانە نەبووە لە شامە. ئەم پیاوە کاتیبی پێغەمبەر بە صلی الله علیه وسلم یەک خاوەنی گەورەترین سەرکەوتنە بۆم ئیسلامەوە یەکەم کەس بۆ کە ئوستورەی لە ناو بەحرا دروست کردووە. بەهەرحاڵ ئێمە وەکو عەرزم کردی خاوەنی مێژوویەکین ئەلحەمدولله زۆر پشنگدارە و زۆر گەشە و شانازی پێوەگەین و فەخری پێوەگەین لە هەموو کۆمەڵگا موجتەمەعیەکان ئێمە باسی ئەکەین. لەناو ئەم مێژووەمانە لەناو ئەم تاریخەمانە کۆمەڵێک نوقتە هەیە ئێمە تعامل ئیسلام تعامل لەگەڵ بەشەرەکە خۆ تعاملی لەگەڵ مەلایکە نەکردووە مەلایکە ئیسلامی نەگەیاندووە جوبرەئیل نەهاتووە ئیسلام لە ناو خەڵکا بڵاوکاتەوە کەسێک ئەم ئیسلامە لە ناو خەڵکا گەیاندووە بەشەر بووە ئینسان بووە کە پێغەمبەری نازدار بە صلی الله علیه وسلم ئەم بەشەرانەش حەزیان هەیە کۆمەڵی غەریزیان هەیە ئەم غەریزانە لە هەندێک کاتە شەیتان بەسەریا زاڵە بێ نەفس بەسەریا زاڵە بێ دنیا بەسەریا زاڵە بێ زەللەی پێەکە. بەڵام ئایا ئەمە هەموو تاریخی ئیسلامەتیە؟ لە هەموو تاریخی ئیسلامەتیە ڕۆژە ئەگەر ناوی بنین ڕەشەکان ئەگەر جایز بێ لە تاریخی ئیسلامەتیە ئەگەر ڕۆژە ڕەشەکانی تاریخی ئیسلامی ئیشارە پێبین بە پەنجەکانی دەست نابژێرێ یعنی دوو دەستی ئێمە هەردوو پەنجەکانمان زیادەیە لێی بە یەک دەست لەوە چێ کۆتایی بە هەموو ڕۆژە ڕەشەکانمان بێ. بەڵام زۆر گەورە ئەکرێت لە میدیاکانە زۆر ئەوەندەی فوتی ئەکرێت کە وازان هەموو تاریخی ئیسلامی بریتە لەوەی کە شەڕ و شۆر بۆ لە نێوانی سەحابەیە. یعنی کە یەتە سەر بژیانی ئیمامی معاویە ئێمە بەس ئەوەمان لەبەر چاوە کە تابووری پێنجەم کە بەڕاستی ئەگەر کاتمان بۆ بڕەخسایە بۆکو خۆی باسی ئەو شەڕەمان بکردایە کە شەڕی سەفینە لە بینی ئیمامی معاویە و عەلییان ڕوویداوە بۆمان دەرەکەوێت کە ئیمامی معاویە و ئیمامی عەلی تابووری پێنجەم شەڕی لە نێوانە هەڵساندووە هەڵگیرساندووە. من بە دەلیلی ئەوەی سێلمێنم کە ئەو شەڕە چۆن ڕوویداوە بە هەمان شێوە ئەوەی کە لێوانی ئیمامی عەلی و عایشەیان ڕوویداوە کە شەڕی جەمەلە وەرە تەماشاکەن بزانن هۆکارەکەی چی بووە و ئایا عایشەی خێزانی پێغەمبەر و دایکی ئیمانداران بۆ دەسەڵات ڕۆیشتووە بۆ لای ئیمامی عەلی یان بۆ خوێنی ئیمامی عوسمان ڕژاندنی خوێنی پێشەوا عوسمانی کوڕی عەفان تا چەند درێژکراوە بوو بۆ ڕژاندنی خوێنی پێشەوا حوسێن کە ئیبن تەیمیە ئەم دوو خوێنە بە گەورەترین فیتنەی نێو مێژووی مسلمانان. بارەک الله فیک. ئەمە بوو کە من عەرزم کردی ئێمە شەرم ناکەین لە مێژووی خۆمان. من ئێستا لە باسکردنی شەهیدبوونی ئیمامی حوسێن ناین بەڵام ئامادەم باس لە شەهیدبوونی ئیمامی عوسمانیش کەم باشە بەڵام ئیمامی عوسمانی کوڕی عەفان سەحابە شەهیدی نەکردووە سەبەیەکان ئەهلی عێراق شەهیدیان کردووە ئەو ئەهلەی کە بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە چەندەها حەدیثا فەرمی الفتنة ها هنا الفتنة ها هنا لەسەر مینبەرەکەی چەندەها جا دەستی بۆ عێراق
ڕاکێژا فەرمێکی سەرچاوی فیتنە ئەدێرەوە سەر خەڵەدا. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو ئەهلی میسر داوایان لێ کردووتیان ئەی پێغەمبەری خوا دوعامان بۆ کە خوای گەورە بەرەکەت خاتە ناو ساع و مدمانەوە. پێغەمبەری خوا دوعای بۆ کردن. بۆ یەمەنەکان دوعای کرد ئەهلی عێراق هاتن داوایان کردیان پێغەمبەری خوا دوعامان بۆ کە فەرمی ئەهلی عێراق ئەهلی فیتنە دوعا ناکەن. ئەوانە هەمووی حەدیثی صحیحن. سەرچاوی هەموو فیتنەکان سبحان الله ئەوەی کە لە نێوانی سەحابەش ڕووی داوە سەرەتاکەی لە کوفۆ دەستی پێ کردووە. شەهیدبوونی ئیمامی حوسێن عەبدوڵای کوڕی سەبا کاتێک کە ڕۆیشت لە بەسڕە هیچی بۆ نەکرا، چووە میسر هیچی بۆ نەکرا، چووە یەمەن هیچی بۆ نەکرا، ئەخیرەن هاتەوە لە کوفە کۆمەڵی خەڵکی پەیدا کە ژمارانی دیگە 600 کەس بوو. ئەوانە جوابیان دایەوە سەرچاوەی فیتنەی سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کە سەری هەڵدا لە کوفەوە سەری هەڵدا. بۆیە من ئەڵێم دوای درێژکراوەی ئەمەش بە شەهیدبوونی ئیمامی حوسێن کۆتایی پێ هاتووە. کەواتە شەهیدبوونی ئیمامی حوسێن ئەم ڕووداوە چیمان پێ دەڵێ و چیمان پێ دەکات؟ بەڵێ ئێمە وەکو عەرزم کردی شەهیدبوونی ئیمامی حوسێن نقطەیەکی ڕەشە یا وەکو نقطەیەکی ناشرینە سەرەتا بە ناوچەوانی یەزیدی کوڕی مەعاویە، دوایی عوبەیدوڵڵای کوڕی زیاد، دوایی شیمری کوڕی زیدجەوشان، دوای ئەو کەسێک کە خودی خۆی ئیمامی حوسێنی شەهید کرد کە سینانی کوڕی ئەنەسە. بە شمشێری ئەو ئیمامی حوسێن شەهید بووە. ئەمە نقطەیەکی ڕەشە. شەهیدبوونی ئیمامی حوسێن دەلائیلە لەسەرەوەی کە مسلمانان لە هیچ زمانێکە بێدەنگ نەبوون لە نەعەدالەتی، بێدەنگ نەبوون لە زوڵم. ئیمامی حوسێن لە خۆڕا هەڵنەسا بڵێ من داوای خەلافەت ئەەکەم. ئیمامی حوسێن کۆمەڵێک ناڕەزایی سەفی مسلمانانی بینیوە لە بەرامبەر لەو حکومڕانی لەو دەسەڵاتدارێتی کە یەزیدی کوڕی مەعاویە ئەنجامی ئەدا. بۆیە ئیمامی حوسێن فەرمووی من بەڕاستی خەڵک داوای ئەوەی کردووە کە ئەم خەلافەتە بگرمە دەست. هەرچەندە ئێمە قسەمان لەسەر ئەوەی هەیە ئیمامی حوسێن هەزار ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ و ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ و خوای پەروەردگار کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام بە شەهید ناوی بردووە و بە هەردووکیانی فەرمووە سەیید شوهەدای الجەنە و ڕەحیانەتا ڕەسوول الله بوون هەردووکیان بەڕاستی کە هەردووکیان شکلی پێغەمبەریان تەواو کردو ئیمامی حوسێن و حەسەن کە ئیمامی حوسێن لە ناوقە و بەرەو خوار زۆر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەچوو و ئیمامی حەسەن لە ناو بەرەو ژوور لە پێغەمبەری خوا ئەچوو. بۆیە عولەماانە فەرموون بە هەردووکیان شکلی پێغەمبەریان صلی الله علیه وسلم تەواو کرد. ئەم پیاوێک نەبووە بە دوای دەسەڵاتەوە بێ و ئەم پیاوە بەڕاستی بە درێژایی بڕۆ تاریخی ئیسلامەتی و وەستی سەحابە و علەمای ئەو زمانە بخوێنەرەوە کە بەڕاستی چەند پیاوێکی متەقی بووە لە زەین العابیدین کە کوڕی بووە کە عەلی ناو بووە. پرسیاریان لێ کردیان باوکە بۆ وەچەی زۆر نەبوو، بۆ نەوەی زۆر نەبوو. وتی باوکم لە کوێ وەچەی ببوایە، لە کوێ فریای خێزانی ئەکە و وەچەی هەبێ؟ وەڵڵاهی ڕۆژ هەبوو 1000 ڕەکعات نوێژی کردووە لە عیبادەت و لە تەقوا و لە خواترسیە. بەهەرحاڵ ئیمامی حوسێن کاتێکە شەهید دەکرێ پەیامی ئەوەی بە خەڵک گەیان کە بەڕاستی ئێمە دەسەڵاتداران چەندە زۆر بن، چەند قووەتیان هەبێ، چەند مەدەدیان هەبێ، ئەگەر بە تەنیا خۆشیان بوون لە بەرام کە لە نەتیجەی سیریا بخوێنیتەوە ئەگەین ئەو نەتیجەی کە لە ئەخیرە ئیمامی حوسێن بەس تەنها خۆی و عایلەکەی ئەمێنێتەوە کە ڕوبەڕووی ئەو زوڵم و ستەمە ئەوەسێتەوە. لەگەڵ ئەوەش هەر اعتراف ناکا بڵێ وەڵای کاکە من ڕازیم بەم زوڵم و ستەمە خەی ناکە بە هەروە بمێنێتەوە لە کاتێکە چەند اختراحێکی خنە بەردەم. پەیامی حوسێن پەیامی بەگژاچوونەوە و قبوڵ نەکردنی ئەمری واقعی ستەمکاران زوڵم و ستەمە لە هەموو زمانێکە. ئەبێ مسلمانان ئەم پەیامە لە ئیمامی حوسێنەوتیە بگەن کات بەدەستان دەسەڵاتداران ئەبێ بە پێی بەرنامەی خوای پەروەردگار و بە پێی فەرمایشتەکانی خوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بڕۆن بەڕێوە و لە بەرامبەر ئەو زوڵمەی ئەیکەن ئەگەر ملی خۆشیان و سەری خۆشیان لە بەرامبەرادانا ئەبێ بێدەن. زۆر جار فرمودەیەک هەیە دەگێڕێتەوە کە بۆ هیچ مسلمانێک نییە دژی دەسەڵاتی مسلمانان ڕاپەڕێ، ینی بە جۆرێ لە جۆرەکان بچێتە دەرەوە یان بە جۆرێ لە جۆرەکان شۆڕش دژی دەسەڵاتداری مسلمان دروست بکات. لە کاتێکە ئەگەر ئەرزانین
ئەگەر یەزیدی کوڕی معاویە مسلمانیش نەبوو بێ بەڵام بەجۆی لە جەکان بۆتە سەرۆکی مسلمانان لەو سەردەمەیە حوسێنی کوڕی عەلیژێکێک بۆ لە تێگەیشتوانی بواری فەرموودە و کچەزای پێغەمبەری خوا بۆ چۆن لەم فەرموودەیە تێبگەین جوانە قسەکە زۆر واقعە ڕاستە ئێمە کاتێکە دەوڵەتی ئیسلامی و خلافەتی ئیسلامی هەبێ ئەو ئەحادیثانی کە پێغەمبەری خوا کە ئێستا بەداخشەوە لەم کۆمەڵی خەڵک تەفسیر دەکەن بە حوکەمەکانی ئەمڕۆ باز لە خەلیفەی مسلمانانەکە باز لە والی و پێشەوای مسلمانانەکە کە دەرچوون لێی بەڕاستی کارێکی نابەجێیە و تەوحیدی سەفی مسلمانان لە پێش هەموو شتێکەوەیە و لێشە نەشارمەوە زۆر لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کیباری سەحابە لە زمانی پێغەمبەر لە زمانی ئیمامی حوسێنە و زۆرینەی عولەمایان لەسەر ئەوە بوون کە ئیمامی حوسێن نەی پێکاوە سەراحەتەن نەی پێکاوە لەوەی کە بەڕاستی بەگوێی ئەهلی کوفەیەکانی کرد کە بەڕاستی ئەوانش خیانەتیان لێ کرد باشتر وابوو وەکو ئیبن عومەر وەکو سعیدی کوڕی ئەبی خودری وەکو عەردم کردی عەبدوڵای کوڕی عومەر و عەبدوڵای کوڕی جەعفەر و هەموو لەو سەحابە بەڕێزانی کە لە مەدینا بوون حتا عەبدوڵای کوڕی عەباس و ئەمانە تکایان لێ کرد دەست و دامێنی بوونیان نەچیتە دەرەوە لێگەڕێ بە بۆ حاڵەوە بمێنێتەوە بە و ئێمە دڵنیای لەوەی کە ئەوەی کە ئاهلی کوفەیەکانیش هاتون بەدەمتەوە قسە نامیان بۆ ناردووی ڕاز ناکەن لەگەڵ قسەکەیانە و دڵنیای پشتت بەدەکەن پشتت بەرەدەن وەکو چۆن لە پێشترا بوونەتە مای شەیدبوونی باوکت بوونەتە مای شەیدبوونی ئیمامی عوسمان دڵنیاین لەوەی کە بەم جەنابیش بەم ئاقارابن بەڵام ئیمامی حوسێن فەرمی ئەوە تا خەڵک داوا ئەکە ئەوە خەڵک بەڕاستی بۆشاییەکەیە کە داوای ئەوکەن من پڕیکەمەوە ئەترسم قیامەتیان گوناهبار بم لەوەی کە پڕی نەکەمەوە ئیجتیهادێکی ئیجتیهادەکەی کە نەی پێکە و بە پێی ڕێی سەحابەکان بۆیە باشتر وا بکەنەشنە دەرەوە زۆر بە کورتی کۆتا پرسیارمان لەم سەردەما تاقمێک خۆیان کردوتە خاوەنی ڕاستەقینەی حوسێن و پیان وایە حوسێن هیەوانە سنە بە جۆرێ لە جۆرەکان شەرمەکە باسی ئیمامی حوسێن بکات لە کاتێکە ڕێیحانە و کچەزای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێشەوای ڕاستەقینەیە وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە موسای فەرموو من لە جوولەکەکان ئەحەقتر و ئەولاترم بە موسا ئێمەش لە ئەوانی دیکە ئەحەقتر و نزیکترین لە سەیدنا حوسێن ڕەزا و ڕەحمەتی خوا لە دایک و باوکی بێ چۆن ئەم هەڵە تێگەشتە کە خەڵکێک تا ئێستا لەوەچێ بە شەرمەوە باسی حوسێن بکا و لەوەچێن بەرنامەی ئێمەشی بە جۆرێ لە جۆرەکان بەلاوە شتێکی ناباش بێت دەست خۆش بێ یاخوا کاگرات ئەوە بوو کە سەرەتاکە وای لێکردم کە پێشەکیەک بنێ باز بکەم کە ئێمە فەخرکەین بە تاریخەکەی خۆمانەوە بەڕاستی من ئەڵێم ئەوانەی کە ئێستا شیوەن بۆ ئیمامی حوسێنە گێڕن حەقیانە ئەوان حەقیانە لە پێش هەموو کەسێکەوە چونکە ئەوان کوشتیان ئەوان شەهیدیان کرد والله ئەهلی کوفە ئیمامی حوسێنیان بە شەهیدکردنە بە شەهیدکردن یا کوشتیشان چونکە لە کاتێکە کە بانیان کرد ئەمە بە کوردانی بوو دواییش هەر ئەوان بوون چوونەوە سەفی عەبدوڵای کوڕی زیاد لە مقابلە دژی ئیمامی حوسێن وەسانەوە شەهیدیان کرد لەبەرەوە حەقیانە ئەوان شیوەنی بۆ بکەن بەڵام ئێمە فەخری پێواکەین و باسی شتێکەین ئەڵێن بەڕاستی ئیمامی حوسێن لە ئێمە ڕۆیشتووە ئیمامی حوسێن ئێمە بەڕاستی خاوەنین لەبەرەوە ئەوان کە ئێستا بۆی ئەدرین لە خۆیان ئەدەن ئەوان حەقیانە لە بەڕاستی ئەوان شەرمەزارییان بەسەر خۆیانە هێناوە حتا قیامەت شیوەنی بۆ بکەن ئێشتا بەڕاستی قەرەبووی ناکەنەوە ئەوان ئەبێ بە شەرمەزاری ئەو بەڕاستی شیوەنە بگێڕن چونکە ئەهلی کوفە عەرزم کردی ئیمامی حوسێن لەکوێ بوومە مەگەر لە مەدینە ئەی بۆ چی لە عێراق شەهید بووە ئەی بۆ خیانەتە گەوریان لێ کرد ئەی بۆ وەکو لە تاریخ ڕاتگەوە 18000 کەس دەهات بەیعەتی پێدا بەنامە نامەیان بۆ ناوتیان بەیعەت بێدەین بۆچی ئەی باشە پێش خۆی ئەوە گەیشتە ئەوێ کوڕەمامەکەیان بۆچی بە شەهیدکردندا کە ئیمامی حوسێن موسلیمی کوڕی عەقیلی پێش خۆی نارد 4000 کەس چواردەوری قەسرەکەی عەبدوڵای کوڕی زیادیان نافەرمیە هەتا ئێوارە 500 کەسی لەگەڵامایەوە هەتا بانگی مەغریب ئەڵێ 30 کەسی لەگەڵامایە لە دوای بانگی مەغریب موسلیمی کوڕی عەقیل لە چۆ بەردەم قەسرەکەی عەبدوڵای کوڕی زیاد ئاوری دایە بەد خۆی ماوەتەوە سبحان الله بە کۆڵانەکانی شاری کوفەیە ڕوو کەسی دەرگای لێ نەکردەوە بیرژنێ دەرگای دەکردەوە لەبەرەوە ئێمە بەڕاستی فەخرەکەین بە ئیمامی حوسێنەوە ئیمامی حوسێن بەڕاستی پێشەوا و ڕابەری ئێمەیە بەر لە هەموو کەسێک وەکو ئەهلی سونە مامۆستایان کاتی بەرنامەکان بەداخەوەتەوە بوو نەمانتوانین زیاتر لە خزمەت ڕۆحی پێشەوا حوسێنی کوڕی عەلی ئابین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر سپاس بۆ جەنابەت و خوای گەورە لەگەڵ
حەسەن و حسێنی شا حەشرمان بکە ئینشاءڵڵا. ئەمین خوازدا ئێوەش باتەوە بەڕاستی بابەتەکە بابەتێکی زۆر بە پێزە و هەڵەگرە قسەی زۆر لەسەر بکەین و خوای گەورە پاداشتی ئێوەش باتەوە و ئومێدمان وایە توانی بێتمان ئینشاءڵڵا چ شتێک لەسەر شەیدبوونی ئیمامی حوسێن بدەین کە بەڕاستی ڕۆژێکە بۆ ئێمە بەڕاستی فەخری پێوەکەین و بۆ دوژمنانیشی بەڕاستی بۆ بەڕێز مامۆستا ئارامی خەبات بانخوازی ئیسلامی کە میوانی تەوری سێمی بەرنامەکەمان زۆر سپاس دەکەین. بەڵێ ئازان و خۆشەویستانم لەگەڵ هاوکارم شەیدا پرۆگرامی